ئێمە زیندانیەکان لە هەرێمی کوردستان گەیشتوتە 6400 کەس بەداخەوە زۆرە و تاوانی مخدرات پلەیەکی گرتووە کە نزیکە بێتەوە لە 2000 کە ئەمانە ینی ئامارێکی زۆر ڕێژەیەکی بەرزە ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان و عێراقیش ڕێژەکە بەرزە بەداخەوە بەڵام ئێمە بەرنامە خزمەتگوزاریەکان بەردەوامی لە چالاکردن و خزمەتگوزاریەکان و سەبارەت بە قەڵەباڵغی ناو چاکسازەکان ئێمە ڕاستە قەڵەباڵغە و ئەو قەڵەباڵغیە گرفتی بۆ خزمەتگوزاریەکان دروست نەکردبوو بۆ شێوەیە کە پێویستە ئێمە بەردەوامی لە خزمەتگوزاریەکان و پێشکردنی بۆ ئەمە دوو چەند پلانێکمان هەیە پلانی ئەیمانەوەی کە لێبوردنی گشتی ئامادە بکرێ و بەداخەوە ئێمە لە 2020 پرۆژەکەمان ئامادە کردووە لە هەرێمی کوردستان دەبێت پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسایە دەبێت بکرێت یاسا دەنگی لەسەر بدرێت لە 2017ەوە ئەو پرۆژە یاسایە نەبووە یاسا و بۆیە کارمان لەسەرەوە کردووە ئینشەڵا لە ماوەیەکی نزیکە پەرلەمانی کوردستان بکەوێتە کار ئێمەش پرۆژەکەمان ئامادەیە پێم وایە ڕەنگە یەکەم پرۆژە بچینە پەرلەمان و مناقەشەی بکەین بۆ بێتە یاسا بۆی زۆرترین کەس ئەوانی کە چاکسازی لە کەسەکان ناکراوە ئەوانی حەقی شخصیان لەسەر نەماوە ئەوانی کە پێویستە ئازاد بکرێت